سڵاوتان لێ بێەوەم کاتتان باش هیوان وایە مولایەکتان تەندروست باش بن. بەرنامەم جارەمان تایبەت دەبێت بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان لە جیهاندا. وەکلایمان ئاشکرایە 25 یانزەی هەموو ساڵێک وەک نەتەوەیەگرتوەکان دیاری کردووە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە دژی ژنان. هەڵبەت لە هەموو جیهاندا کار بەوە دەکرێت تاکەکانی کۆمەڵگا هۆشیار بکرێنەوە سەبارەت بە ئەنجام نەدانی تونند و تیژی و ڕێزگرتن لە ژنان. هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە جیهان لەم هەڵمەتەدا کە هەڵمەتێکی 16 ڕۆژەیە چەندین کار و چالاکی تێیدا بەڕێوە دەچێت بە ئامانجی هۆشیارکردنەوەی تاکەکان. هەڵبەت لەم بەرنامێدا میوانداری زۆر بەڕێز ڕازفریا دەکەین بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی. کۆمەڵێک پرسیارەکەین و کۆمەڵێک باسە وروژین لە ناویشیاندا بزانین بۆچی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان لەکوێی توندی تیژیان دژی ژنان. پێشەوەی بچینە لای میوانەکەم دەمەوێت سەرنجتان بۆ چەند ئامارێک ڕابکێشم کە ئامارێکی دڵخۆشکەرە وەک دەبینن لە ساڵی 2022 ئەو سکاڵانەی کە تایبەت بە تونند و تیژی دژی خێزان و ژنان تۆمارکراوە 15807 بوو. ئەمە لە ساڵی 2023 کەم بۆتەوە بۆ 13489. ئەگەر لە ساڵی 2023 بە نمونە وەربگرین لە هەولێر 3786 سکاڵا تۆمارکراوە هەرچی سەبارەت بە دهۆکیشە لە دهۆک 3611 دوای ئەویش سلێمانی کە 3418 سەبارەت بە قەزا و ناحەکانی و شار و شارۆچکانی دیکە وەکو سۆران و گەرمیان و زاخۆ 2476 سکاڵا تۆمارکراوە. سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم کار و چالاکیەکانیان ڕێکخراوی CDO هەڵمەتێکی ڕاگەیاند و هەڵمەتی لەم ڕۆژەیە هەڵمەتی 16 ڕۆژەی هەیە و زۆر بەڕێز سومەیە خان دەربارەی ئەم کار و چالاکیەکانیان قسەی بۆ تۆڕی میدیایی ئێستا کردووە و چەند زانیاریەکمان لەبارەی کار و چالاکیەکانیان بۆ دەخاتەڕ. هەڵمەتێکی نێودەوڵەتیە کە 16 ڕۆژ دەخایەنێت بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان کە لە 25 تشرینی دووەم دەست پێ دەکات کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانە تاکو دەی کانونی یەکەم کە ڕۆژی گیانی مافی مرۆڤە. ئەم هەڵمەتە گرنگێکی زۆری هەیە لەبەر ئەوەی پێمان دەڵێت کە لە تەواوی جیهانە تونند و تیژی هەیە ئەو سەرهەڵدانی هەڵمەتەکە لەوە سەر دەکرێت کە پەیمانگای جیهانی سەرکردایەتی ژنان ئەم هەڵمەتە ڕادەگەیەنێت و لە ئێستاشدا لە 187 وڵاتی جیهان ئەم هەڵمەتە ئیشی لەسەر دەکرێت و عێراقیش یەکێکە لەو وڵاتانە. بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو ڕێکخراوی CDO کار و چالاکیەکانمان بۆ ماوەی 16 ڕۆژ بەردەوامی ئەبێت. ئیشی ئێمە زیاتر لەناو سۆشیال میدیاکانە دەبێت بۆ ئەوەی کە ئاستی هۆشیاری بەرز بکەینەوە دەربارەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان. کار و چالاکیشمان دەبێت لە بابەتی سیمینارات و چەندەها پۆستەرمان لە ناو شاری سلێمانەیە بڵاو کردوەوە بەدەر لەو پۆستانی کە لە ناو پیجی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO دادەنرێت کە ئەمیش کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری لەبەرەوەی دەزانین کە هەمومان تونند و تیژی هۆکارێکە بۆ نێشتنی خۆشەویستی هۆکارێکە بۆ نێشتنی پێکەوە ژیان بۆیە ئێمە هەوڵ دەدەین ئەو خۆشەویستیە بگەڕێنینەوە بۆ ناو کۆمەڵگە بتوانین تاکەکان بە ئاشتی پێکەوە بژین و تەنانەت ئێمە چەندین وتەی مامۆستایانی ئاینی لە پەیامەکانمانە یاخود با بڵێن لە دروشمەکانە لەسەر پۆستەرەکان دادەنین بۆی ئەم ڕێگا ئەمە بێتە ڕێگایەک بۆەوەی کە بزانین دینیش لەگەڵ ئەوەدایە کە ئافرەتان ڕوبەڕووی تونند و تیژی نەبنەوە و هەوڵ بین کام تونند و تیژیەکەم بکرێتەوە. ئیشی ڕێکخراوی CDO لە 28 مانگیشە کار و چالاکیمانە بێت لە ناو ئۆفیسی ڕێکخراوەکە سیمینارێک دەبێت لەسەر بڕیاری 125 نەتەوەی گرتوەکان کە بڕیارەکەش هاوشێوە هاوکارە لەوەی کە کەمکردنەوەی تونند و تیژی و هەروە پێگەی ئافرەتان و ئیشکردن لە سەر کاروباری ئافرەتان. دەمانەوێت هۆکارێک بین بۆ کەمکردنەوەی تونند و تیژی و هاوکارێک بین بۆ ئەو کەسانی کە تونند و تیژیان بەرامبەر کراوە و ئەو ئافرەتانی کە ئێستا لە ماڵی داڵدەدانن لە شارەکان لە تەواوی شارەکانە بتوانن هاوکاری بکرێن بەوەی کە بڵێن ئێمەش لەگەڵتانین و دەزانین چ جۆرە کارێک بەرامبەر ئافرەتانە کراوە و تونند و تیژیان بەرامبەر کراوە و لەگەڵ ئەوەشدا هەڵمەتێکمان هەیە بۆ ئەوانیش کە ڕێکخراوی CDO ئامادەی کردووە تاکو بتوانرێت دیاری بێت پەیام بێت نامە بێت بۆ ئەو ئافرەتانە کە لە ماڵی داڵدەدان بۆ لە شاری سلێمانی بنێردێت تاکو ببینە
بینە ئەوەی کە هاوکاریان بین و پێیان بڵێن کە ئێمەش لەگەڵ ئێوەیان و دەزانین کە ئەم تونند و توژەی هەیە بەداخەوە کە بەردەوامی هەیە بەڵام هەوڵ دەدەین لە ڕێگەی ئیشەکانمانەوە و لە ڕێگەی و ئامانجانەی کە هەمانە حاڵەتەکان بەرەو کەمبوونەوە بەرین. هەر سەبارەت بە ڕۆژەوەک پێشتر ئاماژەم پێکرد میوانداری زۆر بەڕێز ڕای ڕاستفریا بەڕێوەبەری ڕاگەیاندن لە بەڕێوەبەتی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی ئەکەین خات و ڕاست هەم کاتۆ باش زۆر بەخێر بێت ئەرکت کێشە. زۆر سپاس بۆ ئێوە سپاس. با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە دژی ژنە لە جیهاندا هەڵمەت و کار و چالاکی بەڕێوەچی ئەوەکو بەڕێوەبەرایەتیەکەی بەڕێستان کار و چالاکیەکەتان چییە؟ ئایا ئەم 16 ڕۆژی کە لە جیهانە نەتەوەی گرتوەکان دیاری کردووە ئێوەش بە هەمان شێوە ئەم 16 ڕۆژە بەردەوام من لە کار و چالاکیەکانتان؟ بەڵێ سپاس بۆ میوانداریتان. دیارە هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونی تونتیژی هەڵمەتێکی جیهانیوەکە و جەنابیش ئاماژە و پێکرد بەڕێوەبەراتی بەرەنگاربوونی تونتیژیش بە هەمان شێوە چالاکی بەردەوامی هەیە لەو هەڵمەتەیە جگەل لە هەڵمەتەکە ئێمە وەکو ئەم بەڕێوەبەراتیە لە سنووری پارێزگای سلێمانی بەردەوام هەڵمەتی ترمان هەبوو و بەردەوام چالاکی و شیاریەکانمان هەبووە لە ناو کۆمەڵگەی کوردەواری و ناو پارێزگای سلێمانی و دەرەوەی سلێمانیش بە هەمان شێوە و بۆم هەڵمەتێژ هەر دوێنێ لە 25 نۆڤەمبەر دەستپێکی هەڵمەتەکەمان ڕاگەیاند بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی بە خۆشحاڵیەوە کە پێکهاتبوو لە 2 بۆرد بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر بوو لە هەردوو بۆردەکە ئەم بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونتیژی ئەندامی بۆردەکەیە یەک لەوانە بۆردی GBV Working Group کە پێکهاتووە لە چەندین لایەنی حکومی و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان و ئاژانسەکانی UN تایدا بەشدارن لەم گروپەیە بۆ هاوکاری و هەماهەنگی لەسەر کەیسەکانی ژنان و هەروها بۆردی پارێزگار کە تازە پێکمان هێناوە ئەم بۆردەش پێکهاتووە لە بەسەرۆکایەتی دکتۆر هەڤاڵە و هەروەها بەڕێز ئەمید سەرکەوت کە جێگیری بڕیاردەری بۆردەکەی و هەروەها لایەنەکانی تری وەکو زانکۆی سلێمانی و هەروەها ئەوقافی سلێمانی و هەروەها پەیمانگاکان و شارەوانی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان. بۆیە هەر بە باشمان زانین کە هەردوو بۆردەکە بەیەکەوە هەڵمەتەکەی تیا ڕابگەێنین بۆ ئەم دەستپێکی 25 نۆڤەمبەر و لە دوای ئەویشەوە بێگومان ئێمە چالاکی ترمان هەیە کە لەوانە خۆی لە چەندین سیمینار لە ناو ناوەندەکانی خوێندن ئەبینێتەوە دیارە بە هەماهەنگی لەگەڵ پەروەردەی سلێمانی و هەر چەندین وەرکشۆپ و چەندین پانێڵ و دیبەیت لە ناو زانکۆکانی سلێمانی و چالاکی تریشمان ئەبێ ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە ڕایدەگەێنین. باش هەڵبەتەر کارێکاکرێ ئامانجیش هەیە ئامانجی ئێوە لەم کار و چالاکیانە بە دەقیقی چییە وتانێت چ پەیامێک بگەێن؟ ئامانجی ئێمە هوشیاری چاکە لەبەرەوەی بۆمان دەرکەوتووە کاتێک کە تاک هوشیارە بێ کۆمەڵگەیەکی تەندروستمان ئەبێت زیاتر بەرەو پێش ئەچین زیاتر بەڕێوەبەراتیە ناساندنی بەڕێوەبەراتیەکانمانە بە تاکی کۆمەڵگە و بە خێزانەکان. باش باسی ناوەندەکانی خوێندنت کرد لە ناوەندەکانی خوێندنە هیچ کراوە بۆی وەکو بابەتێکی سەرەکی بکرێتە ناو پرۆسی خوێندنەوە یاخود لانی کەم بۆمە ساڵانە لە هەموو ناوەندەکانی خوێندنی هەرێمی کوردستان و شارکردنەوە سەبارەت بۆ بابەتە دەست پێ بکات؟ هەوڵمانداوە لە کار و چالاکی لە پلانی ئایندەماندا ئیشەڵا بۆ ساڵی داهاتوو کۆبوونەوەیەک ڕێکخین لەگەڵ جەنابی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و لەسەر ئەو بابەتە بدوین لەبەرەوەی لە پلانماندا ئیشەڵا ئەگەر هاوکارمان بن ئێمە بتوانین کە ببێت ئەم سیمینارانە بێتە منهەجێک لە ناو ناوەندەکانی خوێندن جێی بکرێتەوە ئەویش ناساندنی تونتیژیەکانە ئەو تونتیژیانەی کە لە ناو کۆمەڵگەی کوردیە ئەتوانم بڵێم دەستی بخەینە سەر و هەروەها خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و ناساندنی یاسای بەرەنگاربوونەوەی تونتیژی و هەروەها ناساندنی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە. باش بەخات و ڕاست بۆ ناسا زۆر گەشتبینە لە ڕووی کۆنتڕۆلکردنی تونند و تیژی و یاخود کەمکردنەوە با بەراوردێک بکەین ساڵانی ڕابردوو ئاسی تونند و تیژی لەم چەند ساڵی ڕابردووە و ئێستا شەوە گەشتۆتە کوێ؟ بەڵێ من هەموو جارێ ئەمە وتووە
پشت بە ئامارەکان نابەستم لە بەرەوەی ئەو ئامارانە ئەوەندە دقیق نین من بیخەمەڕوو و ئەگەر ئامارەکان زیادیش بکات من ئەیگەڕێنمەوە بۆ تاکێکی هوشیار لەناو کۆمەڵگەیە بۆ لەبەر ئەوەی ئێمە ئەم هەموو سیمینار و ئەو هەموو پانێڵ و دیبیت و وەرکشۆپانەی کە باسی ئەەکەم بەردەوام ئەیکەین ئەی نابێت نەتیجەیەکمان هەبێ من نەتیجەکان بە چاوی خۆم ئەبینم ئەویش زیادبوونی سکاڵایە لە ناو بەڕێوەبەرایەتیەکانە یاخود هاتنیان بۆ ئەم بەڕێوەبەرایەتیانە و دەستگەیشتنیان بە ئێمە ئەمە خۆی لە خۆیان هوشیاریە لەبەرەوەی پشت بە بەڕێوەبەرایەتیە بەستێ بۆیە هانای هێناوە بۆیە سکاڵاکان ئەگەر زیادیش بکە من ئەیگەڕێنمەوە بۆ هوشیار ڕاستە کە لایەنی تری هەیە بۆ نمونە باری خراپی کەم دەرامەتی خەڵکو و ئابووری لە ئێستاە ئەمانەش هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ساڵانی پێشش ئەمە هەبووە ئەتوانم بڵم لەوانەیە ئامارەکان ئەگەر کەمیش بوو بێ هوشیار تاک هوشیار نەبووە کەسێک یەتە لای ئەوە توندی تیژی بەرامبەر کراوە بابێنە سەر ئەم بردەکاریە یەتە لای ئەوە توندی تیژی بەرامبەر کراوە هەر جۆرێکی هەڵبەت دوایشینە سەرەوەی جۆرەکانمان پێ بڵێ توندی تیژی بەرامبەر کراوە ئێوە چۆن پێشوازی لێ یەکەن و ئەو ڕێکارانە چییە بۆی ئەنجام دەدەن دیارە گرنگترین شت ئەوەیە کە توندتیژیەکان بناسێتەوە ئەو کەسە بۆیە من دەست پێشخەری یەکەم لەوەی کە ناسینەوەی تونتیژیەکان تونتیژیەکان چین تونتیژی جەستەیی تونتیژی دەرونی تونتیژی سێکسی و هەروها تونتیژی ئەلکترۆنی کە ئێستا باوترینیانە خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی کاتێک کە ئەم تونتیژیانە بەرامبەر هەر تاکێک لە خێزان بۆ ئەڵێم خێزان لەبەرەوەی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی دژی ئافرەتان و خێزان ناوەکەی بەخۆیەتی ئێمە کار لەسەر یاسای ژمارە 8 ساڵی 2011 بەرەنگاربوونەوەی خێزانیدا ئەەکەین کە خێزان دەگرێتەوە هەتاکو پلە چوارواتە دایک باوک هاوسەرەکان خوشک و برا بۆ باوک مام خاڵپور بەو جۆرە هەتاکو ئامۆزا و پورزە کاتێک ڕۆبەڕووی تونتیژی ئەبنەوە بە چەند شێوازێک ئەتوانن دەستیان بە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە بگات بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونتیژی خۆی لە سێ نووسینگە ئەبینێتەوە لە ناو شاری سلێمانی کە بە گوێرەی موقعی شاری سلێمانی دابەشبوون بە ناوچەکانی بەکرەجۆ ڕۆژئاوا ڕۆژهەڵات و لە دەرەوەی شاری سلێمانیش نووسینگەی دەربەندی خان و دوکان و هەروەها چەمچەماڵ و سەید سادقمان هەیە لەم نووسینگانە هەمووی 24 کاتژمێرواتە خەفارەتمان هەیە بەردەوام سکاڵا وەرئەگرن لە ناو هەر نووسینگەیەکە ئەوەی کە پێم خۆشە ئاماژەی پێ بەم هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی و یاساییە کە چەندین دۆسیە هەبووە چەندین کەیس هەبووە کە سەردانی ئەو نووسینگانەیان کردووە لە کاتی ئەوەی کە زانیویانە ڕۆبەڕووی تونتیژی بوونەتەوە لەو هۆبەیە بە خۆشبەختانە چارەسەری کێشەکانیان بۆ کراوە بەبێ ئەوی بێتە سکاڵا و ببرێتە بەردەم دادوەری بەڕێز تەنها ئەو کێشانە نەبێ یاخود ئەو کەیسانەی کە زۆر قورسن بۆ منە لێدانێکی قورس و سەختی لێکەوتۆتەوە یاخود دەست درێژی سێکسیە ئەمانە پێویست دەکات کە ببرێتە بەردەم دادوەری بەڕێز ئەتوانم بڵێم ئەو سکاڵانی کە ڕۆژانە سەردانی ئەم نووسینگانە ئەکەن دوو هێندە زیاتریش احتیمالە گەڕابێت ناو خێزانەکانیان و نەکرابێت بە دۆسیە و ڕەوانی لای دادوەرکرابێ بۆیە من گەشت بینم هەموو جارەکە باسی ئەوە ئەەکەم لەبەرەوەی ئەمە هەواڵێکی خۆشە بۆ ئێمە واتە ئێمە توانیمانەکە چەندین خێزان ئاشتای بۆ بکەین لەبەرەوەی ئیشەکانی ئێمە خۆی لە یەک ڕێزی خێزانەکان بێتەوە نەک بەرتەوازەبوونی خێزانەکان و لە ناو بەڕێوەبەرایەتیش سنتەری ڕاوێژکاری خێزانیمان هەیە بە هەمان شێوە ئەم سنتەرەش وەکو هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتیەکەی ناو نووسینگەکان کار ئەکەن بەبێ ئەوەی هیچ دۆسیەک تۆمارکرۆ ببرێتە بەردەم دادوەری بەڕێز و هێڵی گەرمی 1990مان هەیە کە بەردەوام ئەم هێڵە بەڕێ هاوڵاتیان داکراوەتەوە بەبێ جیاوازی ئاین و تەمەن و ڕەگەز و هەروها بێ بەرامبەرە و ئەو کارمەندانی کە وەڵامی پەیوەندیەکان ئەدەنەوە ڕاهێنراون لەوەی کە چۆن وەڵامی ئەو کەسانە بنەوە باش تۆڕی کۆمەڵایەتی ئێستا زۆر باسەکرێت تۆڕی کۆمەڵایەتی لەکوێی ئەو توندوتیژیانەیە کە بەرامبەر ژنان و خێزانەکرەوە جەناب دێت بەڵێ دیارە بە گوێرەی ئەو پەیوەندیانی زیاتر بۆ هێڵی گەرم دێت هێڵی ژمارە 1990 وەک باسم کرد زۆربەی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردە بە هەڕەشەکردن بە بڵاوکردنەوەی وێنە یاخود مقابل بە بڕێک پارە یاخود شتی تر
هەڕەشەیان پێ ئەکرێ و بەمەش ژیانی ئەو کەس ئەکەوێتە مەترسیەوە بۆیە هانا بۆ هێڵی گەرمی 190 ئەبن ئێمەش هەتا ئەو کاتێ بتوانین هاوکاریانە بین لەبەرەوەی ئیمکانێتێکی تەواوی وامان بەردەست نییە لە ئامێرەکان و بۆ نمونە لە تەفریغ و لە هەر شتێک لەو بابەتانی کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە کێشە قورسەکانە ئێمە ئیحالەی بەشی تاوانە ئەلەکترۆنیەکانیانەکەین لە ئاسایشی سلێمانی کە خۆشبەختانە هەمیشە هاوکارمان بوون ئەو بەشە. زۆر باشە. ئەمەوێت ئەمە بکەینە دوا قسەمان. بەڵێ. خاتوڕاز هەمووەکو ژنێک هەمووەکو جیهەتێکی فەرمی پەیامی چییە لەم ڕۆژەیە ئەوە چی بگەین؟ بەڵێ. پەیامی من ئەوەیە وەک هەمیشە تاکی هوشیار بەرهەم بهێنین بۆ ئەوەی خێزانێکی تەندروستمان هەبێت و دڵنیا بنەوە لەوەی کە بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی زۆر بە باشی ئەتوانێت مافەکانیان فراهەم بکات و هیچ کاتێک نەترسن کە کاتێک ڕۆبەڕۆی تونتیژی ئەبنەوە لەلایەن هەر کەسێکەوە بێت و دیفاع لە مافەکانی خۆیان بکەن. زۆر بە ڕێز ڕای ڕاستفریا بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرەتی توندوتیژی دژی ژنان و خێزان زۆر زۆر بەخێر بێ سپاس. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. ئێستا دەچینە هەڵەبجە ئەو شاری کە لەم ڕۆژە جیهانیەیە سەربەرزترینە بەو پێی بە پیچ ئامارە فەرمیانەی کە بڵاو کراوەتەوە ڕێژەی توندوتیژی دژی ژنان و خێزان لە هەڵەبجەیە کەمترینە و هاوڵاتیان و لایەنە فەرمیەکانی ئەو شارەش پەیامیان هەیە قسەیان بۆ تۆڕی میدیایی ئێستا کرد. ڕێژەی توندوتیژی وەکو ئەزانین لە پارێزگای هەڵەبجە لە چاو هەر حەڤە پارێزگاکەی کە ئەتوانین بڵێن لە عێراق و هەرێمی کوردستانیشە بە ڕێژەیەکی زۆر 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 بەرچاو زۆر کەمە ناتوانم بڵێم کە توندوتیژی لە پارێزگای هەڵەبجەیە نییە هەیە بەڵام ڕێژەکەی کەمترە. من وەکو چالاکوانێکی مەدەنی ئەیگێڕمەوە بۆ ئەو بارە کۆمەڵایەتی کە لە ناو پارێزگای هەڵەبجە هەیە ئەو ڕۆشنبیری کە لە ناو خەڵکی هەڵەبجە هەیە زایدەن ئەو چالاکوان و لایەنە پەیوەندیدارەکانی کە لە ناو هەڵەبجە هەیە کە هەمیشە بەدەم خەڵکەوەن و هەمیشە هەوڵ ئەیەن کە کەمترین ڕێژەی توندوتیژی بێت ئەو لەلایەکی کە هەڵکەوتەی پارێزگای هەڵەبجە بۆ جۆرەیە کە هەنێک لە شێوازەکانی توندوتیژی تیا نابینین بۆ نمونە کە ئێستا بووە بە شتێکی زۆر زۆر باو لە هەموو پارێزگاکان لە هەڵەبجە دەرئەچی هەتا ئەو سەری پارێزگاکانی عێراقیش توندوتیژی دژ بە مناڵان هەیە بەڵام لە پارێزگای هەڵەبجە ئەتوانم بڵێن بە پەنجەی دەستیش ناژمێرێت ئەوە ڕێژەکەی کەمە قەیناکە ئەکرێ بڵێن توندوتیژی هەیە لە هەنێک لایەنەوە لە ناو خێزانە هەیە بەڵام نەبووەتە دیاردە. کەمی توندوتیژی لە پارێزگای هەڵەبجە دەگەڕێتەوە بە شوێکی سەرەکی بۆ ئەو پێشخانە سەقافی و کللتوریەی کە لە ناو پارێزگاکەوە دەوروبەری بە ناوچەکانی هەورەمان و شارە زۆرەوە هەیە کە تایدا خێزان و خودی ئافرەت ڕێزێگیراوە بەڵگەیش بۆ سلماندنی ئەمە لە پلە و پێگە و کارکردنە ئافرەتان شانبەشانی پیاوان ئەرکەکانیان بەجێنن ژیان بەڕێیەکەن ئەمە یەکێکە لەوە کارە سەرەکیانی کە تایدا توندوتیژی لەم شارەکەم. ئەم ساڵ ئێمە ناتوانانی ئاماری ئەم ساڵ بڵین بەڵام بە تاکید ڕێژەی توندوتیژیەکان لە چاو ساڵانی ڕابردووە زیادی نەکردو. جەناب تەناگەدار هەڵەبجە بۆ شارە بەناو بانگە کە ژن بەڕێوێ بە ئەمەش تێڕوانینی خەڵکی هەڵەبجەیەوە فکری فراوانی خەڵکی هەڵەبجەیە بۆ ژن و پرسەکانی ژنان لەبەرەوە مای خۆشحاڵی ئێمە گەر بەراوردیکەین بە شوێن ناوچەکانی تری کوردستان ساڵانە ئێمە ئامارەکانمان زۆر زۆر کەمە و ڕێژەی توندوتیژی زۆر کەمە بەشێکی گەڕێتەوە بۆ خەڵکی هەڵەبجە و بەشێکیشی لە ڕاستیاک و ڕێکخراوانەی کار لە سەرپرسەکانی ژنان لە هەڵەبجەکان ئەمانیش ڕۆڵی کاریگەریانەیە لە کەمبوونەوەی توندوتیژی لە
سنوورەکە و ئەو کێشانشکەیەتە لای ئێمەی ڕێکخراو بە خێرایی و لە ڕووی کۆمەڵایەتی و زۆرجار کەیسەکان چارەسەرەکرێن پێویست ناکە بگاتە کێشەکە قوڵتر بێتەوە لەبەرەوەی ئێمە لە ڕووی پێگاتی کۆمەڵایەتیەوە زۆری نەمان خزم و کەسوکاری یەکترین زۆرجار لە ڕووی کۆمەڵایەتی و کێشەکە چارەسەرەکەین و نایڵین گاتە ئاڵۆزی و تونند و تیژی زیاتری لێ بکەوێتەوە. لە هەولێریش هاوڵاتیان پشتیوانی لە ژنان دەکەن و دژی توندوتیژی دەوەستنەوە. هاوکارمان دیار حسێن چەند هاوڵاتیشی لە هەولێر بۆ دواندویل و لەم ڕۆژەدا پەیامیان هەیە. بەداخەوە ینی هەر بۆ خۆشم اختصاصم بەڕاستی لە جانبی توندوتیژی و لە توندوتیژی خێزان ئەندام لە ژنێ ئاشتەوایی لە بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کەیسەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە ئەوە شتێکی دڵتەنگە بەڕاستی کە باس لەو بابەتە دەکەین بەڵام ئەوش احتیمالی ئەوە هەیە کە زۆر زار باس لەوە دەکەین بۆ ڕۆشنبیری خەڵکەکە بگەڕێتەوە لەوانەیە ئەو کەیسانە وجودی هەر هەبێ بەڵام دواتر ئەوەی کە خەڵک و خێزان و تاکەکان زانیان کە یاسا هەیە حیمای ئەو بابەتە دەکا و ئەو بانگەشانەی کە ساڵانە دەکرێت لەو مەجالە احتیمال لە ڕێگا خۆشکەرێک بێەوە خەڵک سەقافەتێکی وەرگر لەوەیە کە ئەگەر توندوتیژی هەبێ بێدەنگ نەبێ و بتوانێت دەنگی خۆی بگەینە بەلایانی پەیوەندیدار بەداخەوە توندوتیژەکان هەردەم هەن و ڕوو لە زیادبوونیشن بەڵام زیادبوونەکە شوکو گوتم دەگەڕێتەوە بۆ هۆکاری احتیمالە یەک بالفعل زیادی کردووە لە کۆمەلگا لەبەر ئەو هەموو قەیرانانەی کە بەسەر تاچی مرۆڤ دادێتن مرۆڤ خۆی لە خۆیدا کۆمەڵە هەستێکە کاتێک لە لایەنێک بۆ نمونە ئەو هەستانەی نالەبار بێتن بە شێوەیەک لە شێوەکانی توندوتیژی بە دەری بەرامبەر بە کەسێکی لەخۆ زایفتر بەڵام احتیمالی ئەوەش دەگەینین کە وەکو گوتمان لایەنی ڕۆشنبیری خەڵک زیادی کردیا و زیاتر درکی بۆدا کە پێویستە دەنجی خۆی بگەینە بە لایەنی پەیوەندیدار لێرەوە ئەومان بۆ دەردەکەێت کە ئەو داتانێ ساڵانە ئاماژەی پێدەکرێت ڕوو لە زیادبوونە کە ئەوش ئەو دوو هۆکارەیە کە باسمان کرد کاری ئەو بێدەنگبوونە زۆر جار کە کەیسەکە ڕوودا لە نێوان خاوەن کۆمپانیا لەگەڵ قوربانیەکەیە ئەو قوربانیە ناتوانانی بچی شکایەت بکە لەبەر چەند هۆکارێک بۆ نمونە لە ڕزقەکەی دەترسێ بۆ نمونە ئەگەر تووشی شتێک بێ لەگە بەڕێوەبەرەکەی دەربکرێ ڕزقەکەی دەبردرێ دووەم سومعی زۆر جار لە سوۆشیال میدیا بینیمان فلان کەس سومعی شکال لەسەرەوەی کەیسێکی وای لەسەر بووە یان شتێکی وای لەسەر بووە سومعی ئەو کەسە سێم ئاتوو ئیجراعاتەکانی بۆ نمونە کە شکایەت دەکا کە شکایەت دەکات لە محکمەی کار ئیجراعاتەکان لەوانەیە لە ماوەی مانگێکی دەجار بچی سەردانی ئەو محکمە بکە وای لێ دەکات لە کەیسەکە سار ببێتەوە. هۆکارەکان زۆرە تەماشا دەکەی ینی مشتەماعەکە یاخود کۆمەڵگای ڕێژەی بێکاری زۆرە ئێستا شتێکی دیش هاتە گۆڕێ ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زۆر بووە کاتێک کە مادەی هۆشبەر بەکاردێنی ئەکیدەوە هۆکارێکە لە بەوەی کە توندوتیژی بەکاربیینی ئەیدی بەپێی ئەو هۆکارانەی کە هەیە بێ ئیشیە مادەی هۆشبەر بەکارهێنانە ئەوانی ترکە لە مشتەماعمان ئەو زروفە سیاسی کە تێدا دەژین ئەو دەمەقالی کە لە مابینی حکومەتی هەرێم لەگەر حکوومەتی مرکزی هەیە و هەموو ئەوی کردێک کە خەڵک مادی بی بابەتی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بابەتێکی زۆر گرنگەکەوە لە ناو کۆمەڵگاکان گرنگی پێ بدرێت لەبەرەوەی ئەوە مەترسی هەیە لەسەر کۆمەڵگاکان لە هەموو جیهان نەک تایبەت بە کوردستان لە هەموو کۆمەڵگا ئەو بابەتە پێویستە زۆر گرنگی پێ بدرێت لەبەر چ بوو لە حاڵەتەوە بوویتە بابەتێکی دیاردە لەبەرەوەی لە چەند خاڵێکدا دەتوانین باسی بکەین یەکەم لایەنی هەژاری یعنی کەسەکان لە شوێنی کارکردن لەبەر پیاکردنی پارە و بژێوی ژیانیان پەنا دەبنە بەر هەر کارێک و هەر جۆرە توندوتیژیەکیان بەرامبەر بکری قبول دەکەن لە بەرامبەرەوەی کەوا پارە وەردەگرن حاڵەتی دووەم دەتوانین بڵێن لەبەر هۆکاری کۆمەڵایەتی زۆربەی ئافرەتان لە ترسیان لە نەبوونی هۆشیاری وایان لێ دەکات ئەو توندوتیژیە بەرامبەریان قبول بکرێت.
مژاری ئەم شەوم پێشکەشکردن ئاسوودە بن.